یعنی کافی نییە ئەوەی کە ببینی چ یەک شارێکی بۆکوشە عێراق خەراولاوە تازەترین برین کە ئەم ملهوڕیە دەستەی فەرمانڕەوای ئەمریکا و ئیسرائیل نیشانی ئەدەن تازەترین یعنی یەک شارێکی 2 ملیۆنی لەگەڵ خاکە یەکسان کردووە بۆچی خێرە ئەمە بێت خێر و بەرەکەت بۆ خەڵکی ئێران بێنێ بۆیە فرسەتە بۆ ژوازی کورد فرسەتە بۆ سەڵتەنە تەڵەبەکان فرسەتە بۆ مجاهدینی خەڵق فرسەتە بۆ ناسیۆنالیزمی عەرەب و ئەوانە جەیشێ دروستکەن و مەنتیقە عەرەبیەکان و ئەهواز دروستکەن و بەلوچەکان بە جۆرێکی هەبنەوە بۆ ناسیۆنالیزمی عەرەب و کورد و ئەمانە بەڵێ فرسەتە بۆیە خەریکن خۆیان حازرەکەن خەریکن کۆبوونەوە ئەکەن خەریکن اختلافاتەکانیان وەلا ئەنێن پشت دەنێن بە پشتیەکەوە خەریکن ڕسم لەگەڵ یەکتریاگری هەروەی کە دوێنێ شەڕیان بوو بەیەکەوە تەقیان لێ دەکرد هەتا لەنێو ئۆردوگایەکە دوو ماڵی کۆمەڵە شەڕ و تەقوتۆقیان بوو کە هێشتا هیچیان بەدەستەوە نەبوو ئێستا پشت دەنێن بە پشتیەکەوە چنە بەردەمی میدیاکان و کوردە بەیەک بێت و ماڵی کوردە بێ وا بێت و فرسەتە بۆ ئێمە بەڵام گەورەترین کارەساتە بۆ خەڵکی ئێران بۆ خەڵکی کوردستان گەورەترین کارەساتە